شۆڕشی ئارات ئەو شۆڕشەی بە هەڵگیرساندنی داخی کرد بە دڵی تورکدا و نەمانیشی بوو بە ئاخێک لە دڵی کورددا. لە گەڕانەوە بۆ سەرچاوە مێژوویەکاندا ئەوەت بەرچاو دەکەوێت کە دەوڵەتی تورکیا بەڕابەرایەتی کەمال ئەتاتورک و بەرەی کەمالیەکان هەر لە سەرەتاوە دژی هەموو نەتەوەکانی تر بوون. ئەوەی کە ڕوبەڕووی جینۆساید دەبووە لە ناوچەکەدا تەنها ئەرمەنیەکان نەبوون، بەڵکو کورد زیاد لە دەیان جار ڕوبەڕووی کۆمەڵکوژی و جینۆساید بۆتەوە بەدەستی تورک. ڕاوێژکاری نیشتیمانی ئەمریکا جۆن بۆڵتن لە کابینەی دۆناڵد ترامپ لە پەرتووکەکەیدا بە ناوی ژووری ڕووداوەکان ئەوە لە دوا سەرۆک کۆماری ئێستای تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان تۆمار دەکات و دەڵێت ئەردۆگان پێی وتم تەنیا یەک جۆر کورد باشە، ئەویش ئەوانن کە لە ژێر خاکدان. ئەم ڕاستیە پێمان دەڵێ کە تورکەکان هەر لە سەرەتاوە نەیاری سەرسەختی کورد و شۆڕشەکانی کورد بوون، نەگهی حیزبێک یان لایەنێکی کورد. وەزیری دادی تورکیا محەممەد ئەسعەد لە سەردەمی شۆڕشی ئاراراتدا دەڵێت دۆستان و دوژمنان و چیاکان دەبێت ئەوە باش بزانن کە سەرداری ئەم وڵاتە تورکە. ئەوەی تورکی پاک نەبێ هیچ مافێکی لە دەوڵەتی تورکدا نییە جگە لە مافی کۆی لەبوون و خزمەتکاری. ئەم هەڵوێستانەی تورک هەر لە سەرەتاوە دژایەتی قوڵی کوردەکانی بە دوای خۆی داهێنا. دوای سەرکوتکردنی شۆڕشی شێخ سەعیدی پیران لە ساڵی 1925 چالاکانی کورد لە خەباتکردن بەرامبەر بەو پلانانەی تورکەکان نەوەستان کە لە هەوڵی بەردەوام دابوون بۆ گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە و ڕاگواستنی خەڵکە ڕەسەنەکەش. 5 ئۆکتۆبەری ساڵی 1927 لە ناوچەی بێحەمدون لە لوبنان هەر چوار کۆمەڵی تەعالی کوردستان، تەشکیلاتی کوردستان، کۆمەڵەی میلەتی کورد، کۆمیتەی ئیستقلال لە ژێر ناوی کۆمەڵەی خۆی بوون، یەکیان گرت و بڕیاریاندا چیای ئاگری داخ یان ئارارات لە باکووری کوردستان بکەنە مەڵبەندی هەڵگیرساندنەوەی شۆڕش دژ بە کەمالیەکان. ڕابەرایەتی ئەو شۆڕشەش سپێردرا بە ژەنەڕاڵ ئیحسان نووری پاشا کە لە پێشتردا ئەفسەری سوپای عوسمانیەکان و خەڵکی شاری بەدلیس بوو. 28 تشرینی دووەمی ساڵی 1927 سربەخۆیی کوردستان لە چیای ئاگری داغ ڕاگەیەندرا و ئاڵای کوردستان هەڵکرا. حکومەتێکی خۆبەڕێوەبەریان پێکهێنا و پایتەختی ئەو وڵاتە نوێیەش گوندی کورداڤا بوو. لە سەرەتاوە سەربازانی ئەو دەوڵەتە کوردیە بە سەرکردایەتی ژەنەڕاڵ ئیحسان نووری توانیان تەواوی ناوچەکە لە سەربازە تورکەکان پاک بکەنەوە. دەوڵەتی تورک کەوتە ڕووبەڕووبوونەوەی ئەو دەوڵەتە سەربەخۆ و حکومەتە خود مختارە، بەڵام بەهۆی پارتیزانی و ڕۆحی گەریلایی و باوەڕی کورد زۆر بە توندی بەرەنگاریان نواند و توانیان سوپای تورک تێک بشکێن و ناوچەکانی وان، ئیغدیر، ئاگری، بایەزید، قارس، موش ڕزگار بکەن و بیان خەنە ژێر دەستی خۆیان. لەم جەنگەدا کوردەکان توانیان 12 فڕۆکەی تورک تێک بشکێن و دەستیش بگرن بەسەر 6 تۆپ و دەیان ڕەشاش. سەرباری کوشتنی زیاتر لە 2500 سەربازی تورک و بەدیلگرتنی زیاتر لە 1700 سەربازی تر. هەرچی پەیوەست بە زیانەکانی کووردە 900 شەهیدیاندا. دەوڵەتی تورکیا کاتێزانی هێزەکانی کوردی بۆ ناشکێت لەبەر ئازایەتی و سەختی ناوچەکە لە سەرەتاوە ژمارەی ساڵەکانی خزمەتی سەربازی کەم کردەوە بۆ خوار تەمەنی یاسایی تا بتوانێت سەرباز کۆ بکاتەوە. لە دواتردا لەگەڵ دەوڵەتی ئێران بە سەرکردایەتی ڕەزا شا پەهلەوی چوونە ڕێککەوتنەوە و بەپێی ئەو ڕێککەوتنە دەوڵەتی تورکیا و ئێران ڕێککەوتن کە سەرچاوەکانیان لەسەر شۆڕشەکە ببڕن و هەروەها خاکی یەکتری بەکار بهێنن بۆ سەرکوتکردنی ئەو شۆڕشە. ئەمە بۆ جاری یەکەم بوو کورد لەم سێ گۆشەیەی هەکاری لە یەک کاتدا دژی دوو دەوڵەتی بەهێزی وەک ئێران و تورکیا بجەنگێ. سەرنجام دوای شەڕێکی سەخت کوردەکان لە ناوچەکە دەسەڵاتیان لەدەستدا و بەرامبەر بە سوپای هەردوو وڵات تێکشکان و ئەو شۆڕشەی کوردیش لەناوبرا. شارزایانی جوگرافیای سەربازی لەسەر هەڵبژاردننی چیای ئارارات لەلایەن کۆمەڵی خۆبوون بڕوایان وایە چیای ئارارات یان ئاگری داخ ناوچەیەکی استراتیژی و سەختە و توانای شەڕی پارتیزانی و گەریلایی تێیدا بەهێزە. سەرباری ئەوەی سەرسنوورە خاوەنی دەیان ئەشکەوتی گەورەیە کە دەتوانێت وەک پەناگەیان سەنگەر لە کاتی جەنگدا سوودی لێوەربگیرێت. ئەم شۆڕشە لە ماوەیەکی کەمدا توانی لە بواری ڕۆشنبیریدا هەنگاوی گەورە لە بەرزکردنەوەی ڕۆحی نەتەوایەتی و بەرەنگاری تاکی کورد بەرامبەر بە دەوڵەتی داگیرکار بەرز بکاتەوە و بۆ ئەو مەبەستەش ناوەندی لە زۆر شوێنی تر کردەوە بە باشووری کوردستانیشەوە. لە ڕوانگەی فەرهەنگ و کولتورەوە پەرەیان بە خەسڵەت و تایبەتمەندیە کوردیەکاندا و ئەوڵدرا ئەوەی تورک لە زمان و بەرگ قەدەغەی کردووە بیگێڕنەوە و تەنانەت
ئاڵای تایبەتیان هەڵکرد کە پەسەندکراوی کۆمەڵەی خۆی بوون.